دەبینیت لە کاتێکە کۆمەڵێک کەسی ملحید و بێدین، کۆمەڵێک کەسی منافق و دووڕوو، کۆمەڵێک کەسی نەزانیش دوو لە ڕیبەڕێستان کە عیلمی پێ نییە قسەکانی ئەوان دووبارە ئەکاتەوە، قسەی بێدینەکان و منافقەکان و دژەدینەکان دووبارە ئەکاتەوە بێەوەی ئاگای لە خۆی بێ ئەمە قسەی موسڵمان نییە، قسەی کەسێک نییە لە خوا بترسێ. دەڵێن واز بێنن بە دەوری کەعبە تەواف مەکەن، مەسوڕێنەوە بە دەوری کەعبەدا، بڕۆن بە دەوری فەقیرە بەسوڕێنەوە. ئەمە دژایەتیکردنی حەج و عومرەیە، بەس غەیر مباشر. بە دەوری فەقیرە بسوڕێنەوە، بە دەوری کەعبەدا مەسوڕێنەوە. پارویەک نان لە دەمی کەسێکی فەقیر و برسیە بێ لە دروستکردنی هەزار مزگەوت گەورەترە. ئەمە قسەی منافقەکانە، دژایەتیکردنی مزگەوت. لێرەشەوە دژایەتیکردنی قوربانی دەست پێیەکە، هێرشی قوربانی. مەڕۆن بۆ حەج و عومرە پارەکە بدەن بە نەخۆشخانەی فڵان و فڵان، مەڕۆن بۆ حەج و عومرە قوربانی مەکەن، پارەکەی بدەن بە فەقیر و هەژار و نەخۆشەکان. ئەی باشە من پێیان دەڵێم ئێوە هجووم ئەکەن بۆ ئیسلام، بۆ شتانەی کە ئیسلام گرنگی پێداوە. ئەی باشە بۆ ناڵێن جگەرە مەکڕن، بە جگەرە خۆرەکان و نێرگەرە خۆرەکان بۆ ناڵێن جگەرە و نێرگەرە مەکڕن، بۆ بە عارە خۆرەکان ناڵێن عارەق مەکڕن، شوشەی بای 15-20 وەرەقەیە زیاتر. جاری وایە لەسەر مێزێک کۆمەڵێک خوانە ناس پارەی 10-15 حاجی دەنە مەشروب بۆی خۆنەوە، بۆ باسیێوانە ناکەن، بەقەت 10-15 حاجی مەسروفەکەن، بەقەت 10-15 نەفەرە چێ بۆ عومرە مەسروفەکەن. بۆ بەوانە ناڵێن واز لە مەشروب بێنن پارەکەی بدەن بە فەقیر و هەژارەکان. بۆ کەسانە ناڵێن کە بەڕاستی سیارەی زۆر گران دەکڕن، بۆ بەوانە ناڵێن سیارەکانتان تۆزێک کەمتر وردکەنەوە بە دەوری فەقیرە بسوڕێنەوە. بۆ ئیلا ئاڵێنە ئیسلامەکە، بۆ ئاڵێنە دروشمەکان و شیعارەکانی ئیسلامە. بۆچی بە گۆرانی بێشەکان ناڵێن بەوانەی ئاهەنگە گێڕن، بۆ پێیان ناڵێن بەوانەی کە کاس و عالەمەکەن و دەورە ئەکەنەوە بۆ تۆپێن، بۆ بەوانە ناڵێن واز لەوانە بێن بە دەوری فەقیر و هەژارە بسوڕێنەوە. بۆ بەوانە ناڵێن پارەی حەج و عومرە و قوربانی زۆرترە یا پارەی کاس العالەم، یا پارەی حەفلەکان و ئاهەنگەکانی سەری ساڵ و نەورۆز و هەموونەکانی تر. لەم چەند ساڵی پێشوە لە یەکێ لە نەورۆزەکانە چەند تەن خواردن فڕێدراوە، 5 تەن بوو، نادەم چەند تەن بوو، زۆر زیاتریش، بەس خواردن فڕێدراوە. ئەوەی کە خوراوەوەی کە مەسروف کراوە بۆ باسی ناکرێ. هەموو هەفتەیە خەڵکە جێ بۆ سەفرە جومعان بە تایبەتی پارەی چەند حەج و عومرە سەرفەکرێ لە گۆشت خواردنە، بۆ کەس باسی ناکە. ئەو ملحید و بێدین و منافقانە پێیان دەڵێن بۆچی باسی ئەوە ناکەن، بڵێن خەڵکی نە هەفتەی جارێک گۆشت بکڕن، 2 جار مەیکڕن، جاری دووەم بدەن بە فەقیر و بە هەژارەکان، بیدەن بە نەخۆشەکان. هەرچی بێ ئاڵێنە حەج و عومرە، حەج مەکەن، عومرە مەکەن، دەوری قورئان مەکەنەوە، پارە سەرف مەکەن لەو شتانەدا، پارە لە مزگەوتا سەرف مەکەن. ئەمە ملحید و بێدینەکان و منافقەکان و دژەدینەکان دەیڵێن، بەڵام ئێمە بەهۆی نەزانی خۆمان و ئێمەش دووبارەیەکەینەوە. بۆیە پێیان دەڵێن بە بێدینەکان و بە منافقەکان دەڵێن ئینشاءڵڵا ئەوەی لە ئیسلامدا هەبێ ئێمە جێبەجێ دەکەین بە ئیزنی خوا. ئەڕۆین بۆ حەج و عومرەیش، قوربانیش دەکەین بە ئیزنی خوا، بە دەوری فەقیریشا دەسوڕێینەوەی فەقیری ڕاستەقینە بێ. ئەوەش دەکەین و ئەوش دەکەین. بەڵام تۆ چیت کردووە بۆ فەقیر و هەژارەکان، بۆ نەخۆشەکان؟ پارەی مەشروبەکەی خۆت، بێدینەکەی خۆت کە سەرفێکی بۆ نایدێ بە فەقیر و بە هەژار ئاڵایتە ئیسلامەوە. ئیسلام بە فووی دەمی تۆ ناکوژێتەوە بە ئیزنی خوا.